حکومەتی هەرێم بەبێ پێشکەشکردنی پرۆژە ئاسایی بودجە ساڵێکی نوێی دارایی دەست پێ کرد لە کاتێکدا پێویستە پێش ساڵی نوێ حکومەت پرۆژە ئاسایی ئامادەکرد بێت و دوای پشوویسەری ساڵ ڕەوانەی پەرلەمانی بکات. بەڵام ئەم ساڵی شاوشەوەی 9 ساڵی ڕابردوو حکومەت خۆی لە پێشکەشکردنی پرۆژە ئاساکە دزیوەتەوە. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان پێی وایە نەبوونی پرۆژە ئاسایی بودجە گەندەڵی حکومەت دەردەخات کە نایەوێت داهات شەفاف بێت. ئەوەش گەورەترین زیانی بە کەرتی ئابووری هەرێم گەیاندووە. کابینەی نوێیەمی حکومەت 2019 و 2021 بەبێ یاسای بودجە بەڕێکرد. 2020 و 2021 بەرپرسیاتی ئەم کابینەیە بوو و 2022 بە هەمان شێوە بەداخەوە ساڵی دارایی دەستی پێکرد بەبێ بوونی یاسای بودجە. طبعا نەبوونی یاسای بودجە واتە نەبوونی هیچ بەرنامە و پلانێکی دارایی و ئابووری، واتە نەبوونی هیچ بەرچاوڕوونیەک لەسەر قەرزەکانی حکومەتی هەرێم، واتە نەبوونی هیچ بەرچاوڕوونیەک لەسەر شێوازی دانەوەی قەرزەکان، لەسەر مسۆگەرکردنی موچەی خۆران، لەسەرەوەی گرێبەستەکان ئەکرێنە هەمیشەییانە، لەسەر هەلی کار و دامەزراندن، لەسەر تەرخانکردنی پارە بۆ پرۆژەکان، لەسەر دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. یعنی نەبوونی یاسای بودجە لە هیچ شوێنێکی دنیای حکومەت ساڵی دارایی خۆی دەست پێ بکا بەبێ بوونی یاسای بودجە، کە لێنێکی گەورە لە کاری بەڕێوەبردن دروستە بێ و ئەمە دەواازەی نەبوونی شەفافیەت و بەردەوامی گەندەڵیە. لە 2013 پرۆژە یاسای بودجە نەچۆتە پەرلەمانی کوردستان. پاساوی حکومەت ئەوە بووە عێراق پشکی هەرێمی نەناردووە لە کاتێکدا هەرێم دەبوو پرۆژە یاسای بودجەی خۆی هەبێت، چونکە حیساباتی داهاتی نەوت و ناوخۆ لە باج و ڕسومات و گومرگ و بەڕێوەبەراتیەکان کەم نەبوون بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی یاسایی ڕێک بخرێن، نەوەک وەکو ئێستا کە کەس نازانێت ئەو پارانە بۆ کوێ دەچن. بودجە یەکێکە لە کۆڵەکە ئەساسیەکانی بەڕێوەبردننی نیزامێکی حکومڕانی و یەکێکە لە دەسەڵاتە زۆر حەسری و تایبەتەکانی سوڵتەی تەشریعی کە پەرلەمانە. ئەم چەند ساڵەکە لە کوردستانە قانونی بودجە نییە، هەم یەکێک لە دەسەڵاتەکانی پەرلەمانی بەزەقی پێشێل کردووە، هەم نیزامی بەڕێوەبردن و کارگێڕی و ئیداری حکوومەتیشی لە هەرێمی کوردستان خستۆتە ژێر پرسیارێکی زۆر گەورەوە لە ڕاستیە. هیچ نیزامێکی سیاسی بەبێ قایمەیەکی وازەحی خەرجی و داهاتەکان بەڕێوە نابرێ. ئەوەی کە لە کوردستانە هەیە لە ڕاستیە بەرەڵایی و فەوزایەکی زۆر ئیداری و قانونیە لە ڕووی بەڕێوەبردننی داهات و چۆنێتی کۆکردنەوەی و دواتر چۆنێتی خەرجکردنی لە ڕاستیدا. دەوترێت پرۆژە یاسای بودجە تێکەڵ بە سیاست کراوە. حیزبە باڵادەستەکان بۆ بەرژەوەندی خۆیان داهاتی وڵات بەکاردەهێنن، مەبەستیشیان نییە بە یاسا داهات ڕێک بخەن. ئەوەش خاڵی داوازی پەرلەمان زەختر پیشان دەدات بۆی نەیتوانی وە فشار لە حکومەت و ئەنجومەنی وەزیران بکات بە ناردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.